لە کۆتا ڕۆژی ساڵی 2023 لقی شارە زووری دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ئاهەنگێکی شکۆداری بۆ پۆلێک لە وەرگرانی بڕوانامەی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز ڕێک خست کە لە ماوەی 4 ساڵدا وانەیان پێوتراوەتەوە. الحەمدولیلا کە مامۆستاکانم و خێزانەکەم کە زۆر هاوکارم بوون کە توانیم ئەم بڕوانامەیە بەدەست بێنم بە تەئکید کە ئەمە هەمووی فەزلی خۆی گەورەیە. ئێمە ناتوانین بڵێن هیچ ئازایەتێکی خۆمانی تایە، بە دڵنیاوە هەمووی ویستی خۆی گەورەی لەسرە و اینجا پەیامیشم بۆ هەموو خوشکان و برایانم بۆ هەر شوێنێ بتوان کە لە خزمەت کەلامەکەی پەروەردگارا بن، چونکە ئەوە تەنها بڕوانامەی سەرکەوتنە لە دنیا و لە قیامەتە. وإنك لعلى خلق عظيم. لە ئێستادا 300 قوتابی دیکە سەرقاڵی خوێندنی زانستی جوان خوێندنەوەی قورئانن لە لقی شارە زووری دەستگای نووری حکمە. بە شێوەیەکی گشتی بۆ هەر قوتابیەک 4 ساڵی بەردەوامی و بێ لێبڕان پێویستە تا ئەوەی بتوانێت بە ئامانجەکەی بگات. تەلەبە سەرەتا کە دێت جزئی ئەمەی پێڵین ئیمتیحانێکی ئەکەین، پاشان جزئی تەبارەکی پێڵین ئیمتیحانێکی ئەکەین، ئەمجا ئەیدەنینە ختم. لە ختم ئەخوێنێت 100 لاپەڕێک ئەخوێنێت 100 لاپەڕێک 100 لاپەڕێک 5 جوز ئەخوێنێت و ئیمتیحانێکی پێ ئەکەین. دوای 100 10 جزئی کە ئەخوێنێت، یعنی جزئی 5 تا 15 ئەخوێنێت و پاشان ئیمتیحانێکی تری ئەکەین. دوای ئیمتیحانەکە ئەتوانێت بخوێنێت هەتا جزئی 25 15 بۆ 25 ئەخوێنێت و ئیمتیحانێکی پێ ئەکەین. لەم ئیمتیحانانە دەرچوو ئەمجا ئیمتیحانی کۆتایی ئەکات. مادام وایە قورئان بکە تاجی سرت، بەریگی حورمەتی لەبەرت، دەبیە چرای دەوروبەرت. بەرپرسی گشتی دەستگای نووری حکمە و بانخوازێکی سنوورەکەش بە گرنگیەوە لە ڕۆڵی لقی دەستگاکە لە شارەکە دەڕوانن و دەڵێن دەستگاکە و هاوشێوەکانی بوونەتە بربەستێکی پۆڵاین لە بەردەم بەرەو هەڵدێرچوونی گەنجان و لاوانی هەرێمەکەمان. ماشەڵڵایان لێبیتن بە فعلی جێگای فەخر و شانازین لەو دەستگاکەمان کە هیوادارین بەردەوام بن بەو شێوەیە و بنە پێشەنگ لەقانی تریش بە پشتیوانی خی گەورە و بتوان زیاتر و زیاتریش لە خزمەتی خەڵکی ئەو دەبەرە بن. بەڕاستی گرنگی ئەم ڕێکخراوانە زۆرە، لەبەرەوەی لە ئێستادا بە دەیان ڕێکخرا و هەوڵ دەدەن کە ئاراستی ئەمی لە دەدا بە ئاراستێکی خراپدا ببرن و پێچەوانەی کولتوری کوردی مامەڵە دەکەن و پێچەوانەی ئاینی زۆرینەی کورد مامەڵە دەکەن. ئەم ڕێکخراوانە لەم کاتانەدا جوهد و تاقە سەرفەکەن بەوەی کە خەڵک بگەڕێتەوە بۆ قورئان، بگەڕێتەوە بۆ پەروەردەیەکی دروست، بگەڕێتەوە بۆ ڕەسەنایەتی، بگەڕێتەوە بۆ ڕێگەکانی سەلاحەدینی ئەیوبی، بۆ شێخ سەعیدی پیران، بۆ نورسی، بۆ ابن سەلاحی شار و زوری. كيف تحيي الموتى كيف تحيي الموتى ربي أرني كيف تحيي الموتى كيف تحيي الموتى ربي أرني كيف تحيي الموتى وإذ قال إبراهام ربي أرني كيف تحيي الموتى. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.